ئەمڕۆ ڕۆژی شەهید یەکێتیە دووبارەیەکەینەوە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی 21 تشرینی دووەمی بە ڕۆژی شەهید یەکێتی دیاری کردووە. لەو ڕۆژەدا یەکێتی و کەسوکاری سەربەرزی شەهیدان بەشکۆوە یادی شەهیدەکانی و هەروەها ڕۆژی شەهید یەکێتیەکەنەوە. ڕۆژی شەهید یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژێکی پیرۆزە لە مێژووی پرسەروەری حەزبی شەهیدان، هەروەها ڕۆژی نوێکردنەوەی پەیمان وەفایە بۆ ئامانجەکانی یەکێتی و گەلەکەمان کە هەزاران تێکۆشەر و ڕۆڵی بە ئەمەک لە شاخ لە زیندانەکانی بەعز لە بەرەکانی شەڕی تیرۆر گیانیان لە پێناویدا بەخشی. ئێمە گفتوگوێن بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان جەنەبیان تابان گەرمیانی ئەنجامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لای من ئامادەیە. خات و تابان بەخێر هاتی، سوپاس بۆ ئامادەبوونت. خات و تابان پەیامی تۆ بۆم ڕۆژە چییە؟ لە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا درود بۆ گیانی ئەو شەهیدانەی کە ڕۆحی خۆیان بە خاک و گەل و نیشتیمان بەخشی و بۆ تێکڕای شەهیدانی کورد و کوردستان، هەروەها ڕێز و سوپاس و پێزانین بۆ کەسوکارەکانیان، بۆ هاوسەر، دایکیان، باوکیان، کچیان، کوڕیان، خوشکیان، برایان، هەروەها هاو سەنگەرەکانیان کە ئەوان بە نرخترین شتیان بەخشیە ئەم خاک و نیشتیمانە و هەروەها ڕێبازەکە یەکێتی نیشتیمانی کوردستان. خاتون دەستنیشانکەمی سەرتالەوە دەست پێ بکەم. دەستنیشانکردنی ڕۆژێک بە ڕۆژی شەهیدی یەکێتی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بۆچی ئەم ڕۆژە دیاریکرا؟ یاخود با بڵێن بە شێوتر یەکەم شەهید کە یەکێتی بەخشی کێ بوو؟ بەڵێ دیارە هەموو حەزبێک یا هەموو نەتەوەیەک مافی ئەوەی هەیە لە سەردەمی ڕزگاری ئاگا ڕزگاری بێت و خەبات بکات. لەو پێناوەدا کۆمەڵی قوربانی هەیە و شەهیدەکانشی لە پێش هەموو کەسێکەوەیە بیکاتە ڕۆژێکی تایبەت و لە ناو ئەو شەهیدە نەتەوەیە یان نیشتیمانیە و شەهیدانی حەزبیش ئەگرێتەوە. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە دوو بۆچوونی لەسەر بوو. یەکەم شەهید جیاوازە لەگەڵ یەکەم پۆ لە شەهیدی سێدارە. یەکەم شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی مێژوەکە بۆمان ئەگێڕێتەوە شەید فاتیح بووە. وا بزانم ئەگەر بیرەوەریم یارمەتیمدا لە گوندی قەنجێنە سەر بە شارە زۆر بووە، مەنتیقەی شارە زۆر بووە، دوای شەڕێکی دەستە و یەخا طبعاً هاتوونەتە سەری دوژمن هاتوۆتە سەری، دوای لەگەڵ کۆمەڵی هەڤاڵا مقاومە و شەڕی دەستە و یەخا بریندار بووە و ئەو کاتەش لە ناو شۆڕشە ئەوە بووە، یعنی بەردەوام ئەو پێشمەرگانەی کە ڕوبەڕوو بوونەتەوە لەگەڵ دوژمنە فیشەکێکیان بۆ ئاخر شت هێشتووە ئەگەر بریندار بن برینەکەیان سەخت بێ نەتوانرێ بگوێزێتەوە یا تەواو بزانێت کە شەهیدە بێ خۆی شەهید بکات بۆ ئەوی نەکەوێتە دەستی ژمن. بە تایبەتی ئەو شەوە لەوێ کۆبوونەوە بۆ ئەم تەنزیم لە ناو شارە بینە ئەگەر ئەم دەستی ڕژێم بکەوێ ئەوە لە ژێر ئازار و ئەشکەنجە ئەبێ ڕژێمی ئەترافی پێ بکات. چەند کەس پەیوەندیان بە شۆڕش و ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە ئیتر ئەو خۆی شەهیدەکە. ئەمە وەکو یەکەم شەهید بۆ ناونراوە 21 ڕۆژی شەهیدانی یەکێتی. ڕۆژی شەهیدانی یەکێتی وەکو لە ڕاپڕتەکەی خۆتانیشە ئاماژەتان پێکرد، ئەمە زۆرترین یا بڵێن ژمارەیەکی زۆر و لە شەهید خاڵە شەهاب و هاوڕێکانی ئەو ڕۆژە لە سێدارە دران. یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خۆتان ئاماژەتان پێکرد لە باشووری کوردستان با بڵێن لە زۆربەی ئەحزابەکانە خاوەنی زۆرترین شەهیدە. دیارە ئەمە شانازیە بۆ یەکێتی بۆ خاوەن زۆرترین شەهیدە. یەکەم شت ماناکەی ئەوەیە یەکێتی لە ڕێزی پێشەوەی سەنگەرەکان بۆ داکۆکیکردن لە خاک و نیشتیمان، هەروەها بەشداری زۆربەی ئەو شەڕە و ململانیا ئەسکەری و سەربازیانی کردووە لەگەڵ دوژمنە یەک لە دوای یەکەکانی کورد. ئەمەش بەس نەک لە باشووری کوردستان، ئەگەر ئێمە بە مێژووی شەهیدەکانی یەکێتیە بە مێژووی یەکێتیە بڕۆینەوە لەسەر هەموو خوێنی پێشمەرگەی یەکێتی شەهیدی یەکێتی لە هەموو پارچەکانی کوردستان هەیە و داکۆکی کردووە لە سەنگەری پێشەوە بووە. ئەمە یەکێکە لە ئەوەیە کە یەکێتی بۆیە زۆرترین شەهیدی هەیە و بۆیە ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانێکە لەو شانازانەی کە پێوە ئەکەین شەهیدەکانمانە. شەهیدەکانمان شانازیەکی سیاسین هەروەها شانازیەکی مرۆییشن بۆ ئێمە. باشە خات و تابانکەواتە توانین بڵین بە تەواتی لە جێ خۆیەتی کە خەڵکی بە ئەمەکی کوردستان یەکێتیان بە حەزبی شەهیدان ناو بردووە. بەڵێ ینی
شەهیدەکانی ئێمە ئەگەر مەسەلەن زۆر جار پرسیار ئەکرێ پێمان ئەڵێن بۆ بەستەنها ڕۆژی شەهیدی یەکێتی. دیارە ڕێزگرتنی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ئێمە کە باس شەهید دەکەین شەهید هەموو شەهیدە هی هەر حزبێک بێ لە هەر پارچەیەکی کوردستان بێ لە پێناوی کورد و کوردستانە بێ شەهیدە. بەڵام ئێمە بۆ شەهیدی یەکێتیمان داناوە. شەهیدی یەکێتی ئەو ڕێبازەیە یا ئەو دروشمەیە یا ئەو پەیڕۆ پرۆگرامەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دروشم وەکو ئامانج لە پێناوی ڕزگاری گەلەکەی ئازادی و دیموکراسیە هەڵی گرتووە و ئەو بەرنامانش ئەوەیە کە ئەو شەهیدە یا ئەو مرۆڤە مەزنە هەڵی بژاردە و یەکێتی نیشتیمانی کوردستانی کردوتە وێزگەیە بۆ ئەوەی گیانی خۆی ببەخشێ لە پێناوی نەتەوەکەیە. ئەنا بەعام هەموو شەهیدان شەهیدی کورد و کوردستان و هیچ جیاوازێکیان نیە. بەڵام شەهیدەکانی ئێمە لەم ڕۆژە بۆیە کوردوماتە ئەم تایبەتمەندیەیە یەکێتی نیشتیمانی کوردستانیان کردوتە سەنگەرێ بۆ داکۆکیکردن لە کورد و کوردستان و لە خاکی کوردستان. بۆیە ئێمە بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی ئەو شەهیدانەی لەو مەزنە مرۆڤانە ئەم ڕۆژەمان دیاری کردووە. خات و تابان تا چەند سەرکردایەتی نوێی یەکێتی توانی بێتی ئەو هەنگاوانی کە دەینێت با ڕاستەی درێژە پێدانی ڕێبازی شەهیدان بێت؟ بەڵێ ئێمە لە دوای کۆنگرەی چوارەوە با بڵێن یەکێک لە ئەو ئامانجانەی کە یەکێتی لە کۆنگرا هەیبوو کە زۆرترین کە سوکاری شەهیدان بێنێتە ناو ئەنجومەنی سەرکردایەتیوە. ئێستا ئێمە لە کۆی 1990 ئەندامی سەرکردایەتی 30 خوشک برا هاوسەر یان کە سوکاری شەهیدمان هەیە لە ناو ئەنجومەنی سەرکردایەتیە. ئەمە یەکێک بوو لە ئەو ئامانجانەی کە لە کۆنگرا بوو و لە پەیڕۆ و پرۆگرامەکەمانە ئێمە مەکتەبی شەهیدانمان وەکو ئۆرگانی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە و لە 2010 لە کۆنگرەی سێ بەڕێز مام جەلال بڕیاری لێدا و کاتەش بە ڕەحمەت بێ وەسفێخانی بە لێپرسراوی ئەو مەکتەبەدانا بوو ئەوەی زیاتر ئێمە خزمەت بە کەسوکاری شەهیدان بکەین. دیارە پێشتر هەبوو وەک نووسینگە وەک ناونیشانێکی تر بەڵام ئەم جارە فراوانتر کرا لە کۆنگرەی 2023 کرایە مەکتەب. بەڵام لە دوای کۆنگرەی چوارەوە لە ناو پەیڕۆ پرۆگرامەکەمان بەشێکی ترمان لە مەکتەبی شەهیدان زیاد کرد بەشی جینۆسایدە. بەشی جینۆساید ئێمە ئەگەر بۆ پێناسەی شەهید بگەڕێنەوە لە کوردستانە جۆری شەهیدەکانمان ناونیشانەکانیان جیایە. شەهیدی سەنگەرمانەیە، شەهیدی سێدارەمان هەیە، شەهیدی جینۆسایدمانەیە کە ئەنفالە، کیمیابارانمان هەیە. زۆر جار بە ئەو کەم ئەندامە پێشمەرگانەش کە ئەتوانی لە 50 60 گیانیان پیان ئەڵێن شەهیدی زیندوو. ئێمە بۆیە ئەو بەشەمان کردو بۆ ئەوەی بەدەر لە شەهیدی سەنگەر خزمەتی ئەو شەهیدانەی تریش بکەین. ئەمە یەکێکی ترە ئەوە کە ئێمە لە دوای کۆنگرە هەنگاومان بۆ ناوە. ئێستا وەکو یەکێتی قسە لەسەر ئەوە ئەەکەین هەوڵ بدەین ئێمە یادی ئەو شەهیدانە دیارە هەر بنەماڵەیەکی بەڕێزی شەهید لە بۆنە جیاجیەکانە لە مێژووی شەهیدی خێزانەکەیانە هەڵ ئەستن بە ساڵیادی یا کوچلەی یاکو بۆنەیەک ڕێک ئەخەن لەمە. بەڵام ئێمە بۆ ئەوەی ئەم ئەرکە جیاوازی نەکرێ لە نێوان شەهیدێ بۆ شەهیدێکی تر ئێمە وەک حەزب نایکەین بەڵام وەکو خێزانەکانیان نەیکەین. هەوڵە دەین دیواربەندیەک لە شارەکانە بکەین. بۆ نمونە ئەگەر نمونەی گەرمیان بێنینەوە شارە زۆر بێنینەوە ڕانێ بێنینەوە سلێمانی بێنە دیواربەندێ بکەین ناوی شەهیدەکانی ئەو سنوورە لەسەر ئەو دیواربەندێ تۆمارکەین. لە پلانمان هەیە ئێستا مناقەشەی ئەوەکەین کە ڕێو شوێنەکان چۆن بێ بۆ ئەوەی هەموو ساڵێک لەو یادا لەو شوێنە هەر یەکێ ناوچێ هەرێکێ لە ناوچەی خۆی. بۆ نمونە سلێمانی چەند شەهیدیە دیواربەندێکێکا شەهیدی سەنگەری هاوڵاتی سێدارەی هەمووی ڕیزەکە گەرمیان بەو شێوەوە. ئیتر یا لەسەر ڕۆژەکەیشەیە ئەبێ یەک ڕۆژ یادیان بکەینەوە. اینجا ئەمە ئەگەر ئێمە تەمەشاکەی من سەفەرێکم بۆ وڵاتی ئەرمینیا کرد لەو سەفەرمە ئەوان شەهیدی جینۆسایدیانەیە ئەرمەنیەکانیان هەیە ئەوان باس دەوانێت لەو شار و شارۆچکانەی کە ئەو شەهیدانیانێ ئەو دیواربەندیان بۆ کردووە هەموو ساڵێ بۆ نمونە من ئەتوانم وەکو سلێمانی ڕۆژێدا بنم بۆ یادی شەهیدەکانم لەو ڕۆژە هەموو کەسوکاری شەهیدان دێنە سەر ئەو دیواربەندیە چەپکە گۆڵدانن و چ پەیامیان هەبێ پەیامەکانیان داواکاریەکانیان ڕخنەکانیان مەراسیمی تایبەت و هەر کێشەیە گرفتێکیان بێ کۆمەڵێ کۆبنەوە و لەو شوێنە ئیتر ناچنە هیچ دام و دەستگایەکی تر لە هیچ کەناڵێکی ترەوە قسە ناکەن تەنها ئەوەیە. ئیتر ئەمە باشترین شتە بۆ ئەوەی ئێمە
بۆ نمونە ئێستا ئەبینین ئێمە بۆ ڕێزگرتن لە کەسوکاری شەهیدان و لە شەهیدەکانمان حەز ئەکات وێنەی لە شوێنێکا دانا ئێمە ئەبێ حیمای ئەو وێنەیە بکەین بیپارێزین بەڵام ئەگەر شوێنێکی ئاوا بێ ئیتر جیاوازی ناکرێت چونکە شەهیدەکان هەموو یەک شەهیدن بەلای ئێمەوە هەموو یەک ڕوحە هەموو یەک مەبدەوە خێزانەکانیشیان بە هەمان شێوە وەک یەک ڕێز لێگیراوە بەڵام ئیتر ئەمە ئەبێتە باشترین شت بۆ ئەوەی ئێمە هەم لە کەسوکاری شەهیدانەوە نزیک بین هەم یادەکان یەکخەین و هەم گوێ لە داواکاری و کێشەکانیشیان بگرین. خات و تابان ئەو پێت وایە ئەو خزمەتەی کە با کەسوکاری شەهیدان کراوە لە جێگەی خۆیان بۆ لە ئاست داواکاری و هەروەها لە ئاست ئەو هەموو قوربانیانە بووە کە شەهیدەکانیان کردویانە لە پێناو جگەلەوەی کە بڵین ئێمە شەهیدی حەزبە لە پێناو ڕزگاری کورد و کوردستان کردویانە. ئەزانی هەر شتێک قەرەبوو بکرێتەوە پێم وایە خوێنی مرۆڤێ ڕۆحی مرۆڤێ قەرەبوو ناکرێتەوە. ینی تۆ ئینسانی هەستاوە بە نرخترین شت کە ڕۆحی خۆیەتیەی بەخشێ دیارە ئەمە بۆ خۆی وەکو مەبدە جێ پیرۆزە جێ ڕێزە لەبیر ناچێت لە مێژووی ئەم نەتەوە یا لە مێژووی ئەم حزبە ڕێزی لێگیرێ بەڵام ئەگەر بینە سەر کەسوکارەکەشی بە هەمان شێوە هیچ شتێک نییە قەرەبووی ینی دڵۆ پێخوێنی ئەو کەسە بکاتەوە ئەو شەهیدە بکاتەوە بەڵام ئەگەر ئەوەی تاکو ئێستا هەیە بۆ نمونە ئەو ئیمتیازاتانەی کە ئەبێ بۆ کەسوکاری شەهیدان بێ پێش هەموو شتێ موچەیە زەویە یا شوێنی نیشتە جێبوونە یان هاوکاری لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی تەندروستیەوە یا زۆر جار لە ڕووی خوێندنەوە کۆرسی خوێندن بۆ خوشکوبرا یان بە دەرەجە یەک بۆ کوڕ و کچەکانیانە یان جاروایە ئیمتیازاتێ لە هەنیە پۆستە هەیە چاوپۆشیەکەین یان ڕەخساندنی هەلی کارە. زۆر جار ئێمە ئەگەر کۆمەڵێ هەلی کار بڕەخسێ پێش هەموو شتی ئەوزەلێتە دەینا کوڕ و کچی شەهیدان یان ئەگەر بۆ نمونە ئێستا بڕیارێکی تەرچۆ بۆ ئەو دایک و باوکانەی ئەیانەوێ سەفەری حەج بکەن ماڵی خوا زۆر جار ئێمە لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە هەروە داوامان لە حکوومەت کار ئاسانیان بکە هاوکاریان ئەکرێ بۆ ئەوە ینی ئەمە سەرەتاترین شتە بۆ ئەوەی قەرە بەڵام بەداخەوە تاکوی ئێستا تا ئەم دقەیە ئێمە قسەی تیاکەین ینی بڵێم ئەو ئیمتیازاتانەی کە من باسم کرد هەر خانەوادەیەکی سەربەرزی شەهیدان تاکوی ئێستا ئەو قەرەبووە بە کاملی نەکراوە هەیە بەنیوەیە هەیە تاکو ئێستا ئەرزی وەرنەگرۆ هەیە تاکو ئێستا کێشەی موچەکەی هەیە هۆکاریەوە چی خات و تابان ینی بۆچی ئەوە دەستان گیراوە لە هاوکاریانی کە خۆتان دەڵێن پێویستە هاوکاری زیاتر بکرێن بەڵێ دیارە ئەو وەزعانەی کە لە کوردستانایە ئەو کێشە ئەقلیمی و ناوخۆی و لە ڕووی مادی و لە ڕووی مادیەوە بە تایبەتی کێشەی بودجە هەیە یەکێک لە کێشەکانیش کە ئێمە زۆر جار ناتوانین ینی زۆر تۆزێک درێژخایەنە ئیشی تیا بکەی کێشەی واریسی شەهیدان خۆیانە جاروە هەیە ئێستا بۆ نمونە ئەگەر یەکێک لە نمونونەکان کە زۆر زەقا بەردەوام داواکاری کە سوکاری شەهیدانە ڕاستکردنەوەی موچەکانیانە بۆ نمونە ئەگەر شەهیدێ پێش ڕاپەڕین شەهید بوو بێ ئەو کاتە کەرت و تیب بووە پلەی پێشمەرگایەتی و ئامری کرد بووە بەڵام یەکێک لە دوای نەوەت و یەک کە بۆتە پێشمەرگا طبعاً ئەمە لە فەوج و لە ئەو شتانەوە دیوە فەوج و ئەوانە پێشمەرگە بووە پلەی سەربازی بەرسری بووە ئەم کە شەهیدەوێت بە پلە سەربازیەکەی وە کە چەند ینی خزمەتی پێشمەرگایەتیەکە بەپی ئەوە ئەمە جیاوازیە موچەی ئێستا بەرزترە لە ئەوانەی پێش ڕاپەڕین ئەمە یەکێکە لە کێشە یەکێ لە کێشەکانی ئێمە جاروایە لە کەرکووک خانەقین ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی بڵین وەگۆ لە ڕووی ئیداریوە دەسەڵاتی مەسەرەن تەقینەوەی شەڕی داعشە ئەمە بە پێ هەموو پێوەرە بێ حکوومەتی عێراق قەرەبووی بکاتەوە بەڵام ئەمانە جار وایە دێنەوە سەر ینی وەکو ئۆرگان دێنەوە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان داواکاریە تەماشایەکی ئەوەی کە لە شەڕی داعشە شەهید بۆتێ لە لای حکوومەتی عێراق موچەکەیان زۆر زیاترە وەک لە موچەی شەهیدان ئەمانە کۆمەڵێ ئەشکالی ترن تێک نەگەیشتنێک هەیە لەم بابەتە بەڵام ئێستا بەردەوام ئیش لەما ئەکرێ بۆ ئەوەی ینی هەمووی چاکرێ ئێستش بە تایبەتی لیژنەیەک لەسەر ئاسی وەزارەتی شەهیدان دانراوە بۆ چاکسازی لە لیستی شەهیدانە خۆشبەختانە ئێمە وەکێتی نیشتیمانی کوردستان زوو ئەومان دەست پێ کردووە ئیشمانتیا کردووە لە ناو ئەو لیستەوە مێژوو جۆری شەهید بوونی ئەو
شەهیدە سەربازانەمان جیا کردوێتەوە و سنوورەکانمان جیا کردوێتەوە ئامادەکاریمان کردووە. باشە جگەلەوە لەو داواکاری کە ئێستا باست کرد کە سوکاری شەیدان گلێ و گازندەکانیان چییە کە ڕاستەی حزبی شەهیدان یەکەی نەتوانین بڵێن. ئەکیید یەکێتی نیشتیمانی کوردستان مڵکی ئەوانە چونکە ئەوان بە نرخترین شتیان پێشکەش بە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە و حەقی خۆشیانەوە ئەو گلەیانە ئێمە لە ڕێگەی مەکتەبی شەهیدانەوە یا لە ڕێگەی ئۆرگانەکانمانەوە مەڵبەندەکانمان بە تایبەتی ئەوان پەیوەندی زیاتریان لەگەڵ کە سوکاری شەهیدانە هەیە گلەیەکان ئەگاوە ئێمە مەکتەبی شەهیدانمان هەیە لە ناو مەکتەبی شەهیدانیشا چەند بەشێکەیە بەشی بەدواداچوونمان هەیە ئاماری شەهیدانمان هەیە و تۆماری شەهیدانمان هەیە و ئەوان بەدواداچوون ئەکەن مەکتەبی شەهیدانی جارێکی تر لە ڕێگەی پەیوەندیەکانمان کە حکوومەتە نوێنەرەکانمان تیمەکەمان لە حکوومەتە بەتایبەتی ئەوان ینی بەدواداچوون بۆ ئەوانەکەن ئەوەشی لە ڕووی مادیوە نەخۆشیە کۆمەڵی هاوکاری ترە بۆ نمونە دروستکردنی خانووە زەواجە ژنهێنان و ئەوانەتانێ ئەگەر ئەوە بکرێتە لە ڕێی مەکتەبی دارایی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە قەرە بۆ ئەکرێتەوە لایەنە ئیدارەکانش لە ڕێگەی تیممان لە حکوومەتە جێبەجێکرێ. باشە خاتون جگەلەوەی کە باست لەوە کرد پلان و پرۆژەی داهاتووتان دروستکردنی دیواربندێک کە بۆ کۆکردنەوەی ناوی سەرجەم شەهید لە هەر ناوچەیەک بن بۆ ئەوەی کە لێک ڕۆژە هەمویان کۆ بکرێنەوە جگەلەوە چ پلان و پرۆژەیەکی ترتان لەبەردەستدا بۆ خزمەتکردنی کەسوکاری شەهیدان. ئێمە شەهیدەکانمان قۆناغی جیاجێ هەیە بۆ نمونە ئێمە شەهیدەکانی پێش ڕاپەڕینتانەوەتەکان جاروەهەیە ئەمە مناڵەکانیان کوڕەکانیان کچەکانیان گەورە ئەبێ زانکۆ تەواوەکە ببوورە زانکۆ تەواوەکە ئەمانە ئەرکی ئێمەیە کاریان بۆ بدۆزینەوە و لە ڕووی کۆمەڵایەتی و هاوکاریان بین بۆ پێکەوەنانی خێزان و لە ڕووی نیشتەجێبوونەوە ئەمە ئەرکێکی ئەوانەشی کە لە دوای شەڕی داعش شەهید بوونە دیارە ئەمانە مناڵەکانیان بچووکترن مەسەلەن لە ڕووی نیشتەجێبوون و دابینکردنی ئەرز و هەروەها بیمەی تەندروستی و موچەکانیان و چاودێریکردنی خێزانەکانیان ئەمە یەکێکە لە ئەو پرۆژانەی ئێمە بەردەوام ینی ئیشی تیاکەین ینی ناتوانم بڵێم داواکاریەکە چۆنە ینی جاروایە داواکاریەکە بە پێی کات گۆڕانی بەسەراتێ بە پێی قۆناق گۆڕانی بەسەراتێ بەڵام ئێمە بەردەوام لە پەیوەندیین و ئەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجێتی و ئەتوانم بڵێم خزمەتکردنی کەسوکاری شەهیدان یەکەم پلانە یا یەکەم بەرنامەیە لە یەکەمینەکانی کارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە نیشتیمانی کوردستان. باشە خاتون لەو خزمەتانەی کە بە کەسوکاری شەهیدانتان کردو بێگومانەوە خۆتان لێ ڕازینین لەبەرەوە بەتانوێت زیاتر خزمەتیان بکەن. فیدباکی کەسوکاری شەهیدان بۆ ئێوە چۆن بۆ ئەوەندەی لە تواناتانە بووە کە کارەکانتان بۆ کردوون. وەکو پێشتر باسم کرد ئێمە ینی کەسوکاری شەهیدان ئەو مێژووە مرۆیەن یان ئەو دەستکەوتە سیاسیە گرنگن کە یەکێتی شانازیان پێوە بکە ئێمە لە هەموو تنگانەیەکە ینی پشت ئەستور بە شەهیدەکانمان پێداگری لەسەر داواکاریەکانمانەکەین چ لە عێراق بێ چ لە ناو حکوومەتدا بێ و لە هەڵبژاردنەکانیشمانە پشت ئەستورین بە کەسوکاری شەهیدەکانمان چونکە ئەوانە قەڵغانیەکەن چۆن شەهیدەکانیان قەڵغانێک بۆ لە سەردەمێکە و کەسوکارەکەشیان عینن بۆ ئێمەیە و هەرێکێ لە کەسوکاری ئەو شەهیدانە شانازی ئەەکەن کە کوڕەکانیان لە یەکێتی نیشتیمانی کوردستانە شەهید بووە سەرەڕای گلەیەکانیان سەرەڕای ڕەخنەکانیان سەرەڕای تێبینیەکانیان بەڵام ڕێزگرتن و مانەوە لە چوارچێوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە کوڕەکەیان شەهید بووە ئەمە هەم وەفایە بۆ ئێمە هەم وەفایە بۆ شەهیدەکانی خۆشیان. خات و تابانجاب نەمێ لە کۆتایە گەر جەنابەت هەر شتێکت ما بێت بۆ ئەم ڕۆژە بۆ کەسوکاری شەهیدانە گەر بێڵێیت ئەسپاس دەکەین. ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی بە کەسوکاری شەهیدانەوە ئەکەین و ئەوان پشت و پەنا و قەڵغانی یەکێتی نیشتیمانی کوردستانن من سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدەکان دانوێنم و سوپاسگوزاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کەسوکارەکانیان بۆ ئارامگرتنیان لەگەڵ ئێمە سەرڕای ئەگەر کەم و کوڕێکیشمان هەبێ لە خزمەتکردنیان و ئەبێ بمان بەخشن. زۆر سپاس بۆ تابان گەرمیانیان دەمی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی سپاس بۆ ئامادەبوونت لێرە سەرچاوان بەخێر هاتی.